بە هەواڵی باری تەندروستی یەکێک لە هونەرمەند و لە ئەکسەرە هەرە دیارەکانی کورد بەڕێز نەرمین قادر دەست پێ یەکەم کە یەکێکە لەو خاتونانەی ساڵانێکی زۆرە خزمەت بە بواری بە بڵێن نواندن ئەکات بە شێوەیەکی گشتی و هەمیشە بەڕۆڵە جیاوازەکانی لە نێو بەرنامە بینیومانە لە چەند ڕۆژی ڕابردوو هەواڵی بە بڵێن خراپبوونی باری تەندروستی ئەم ئەکسەرە دیارە بڵاو بۆیە ستافی کورسات مەگەزین و بەشێک لە هاوکارانمان سەردانی خاتون نەرمین قادریان کردووە ئەویش بۆ مایکی کورسات و کورسات مەگەزین دووە. سڵاوتان لەبێت خاتونێکەیە کە دڵنیام هەمووتان خۆشتانەوە و یادگارێکی زۆرتان لەگەڵ نواندنەکان و پرۆگرامەکان و بەرهەمە هونەرەکانی هەیە. ئەویش خاتون نەرمین قادرە کە لەناو خەڵکا زۆر خۆشەویستە و یەکێک لە نواندنە جوانەکانی لەنێو زنجیرە بەرنامەی بەرنامەیە بوو. دوایەوەی کە ئێمە بیستمان کە باری تەندروستی و هونەرمەندە تێک چووە بە خۆشحاڵیەوە وەکو کەناڵی کورسات و پرۆگرامی کورسات مەگەزین و سوشیال میدیای کورسات سەردانمان کردووە تاوەکو لە دۆخی تەندروستی و هونەرمەندە پرسین بزانین لەسەر تەندروستی خاتون نەرمین چۆنە لەگەڵمان. یاخوا بەخێر بێ گوڵەکەم دەستگای میدیایی کورسات ئەو لانکەیە بوو کە ئێمە هونەرمان تیا گۆشتاودا و ئێمە خزمەتمان کرد لەو دەستگایەوە بەدەست و پلی خۆمانە و دەستگایەمان دروست کرد. یاخوا بەخێر بێن سەرچاوی من وەڵایی بڵێم چی من تەقریبەن 2 مانگە ئاوەهام لێ هاتووە بەڵامی تر خۆم حەزم ناکرد کەس عەزێت بم و بە کەس بڵێم و هەل لە ژوورەوە ئیتر دکتۆر و عەیادە و ئەملا و ئەولا و وەلحاڵ جار چەند ئیمارایەکەم گروتیان مێشکە گرێ لێ هاتووە چکە پێشتر من گرێشم هەبوو لە سنگم لام برد. وەڵای تر لایەکەم تووشی شەلەل بوو 2 مانگ بوو یعنی ئەلەی نیم نەمەتوانی بە بێگۆچان بڕۆم نەمەتوانی بە پێوە بۆستم. تر دکتۆرێکیان لێرە پێی وتم تی شەقیقەش توش بۆ نەرمی خان تمەرە وەڵا ئیتر وتی ئەمە جەڵدە عابیرێ هاتووە و ئەبێ من حەلی جەڵدەکە بکەم لە پێشە. وەڵای تر تقریبەن 4-5 دەبە ئاوی گەورەی بۆ نووسیم و حەبی زەختی مێشک و ئاوەکە هەرهی مێشک بوو دەرزیتی کاپرۆن ئەمانە هەر هەمووی بۆ مێشکم بۆ زەختەکە بوو. وەڵای من چاوی یەکە بە یەکە هەمویان ماجەکەم ڕێز و حرمەتم بۆ هەر هەمویانەوە هەل لە چایچێکە و حتا جەنابی سەرۆک ئەوەی کە هەواڵی منی پرسیوە ئەوەی کە ماندوو بۆ بە منەوە و ئەوەی کە هاتووە بۆرە لێرەوە چاوی کاقوبادگیان ماجەکەمی کاک بابڵگیان کە هەمویان ماندوو بوون پێمەوانێ بەڕاستی هەموو هینیان ناردووە جوابیان ناردووە چی پێویست بێ بۆی بکەین ڕەبی ماڵیان ناوەدان بێ یاخوا و هەرچی برادەرانیشم هەیە کە هاتوون لێیان پرسیون بە تەلەفۆن بەخوا لە خاریجەوە بە تەلەفۆن ئەم شەو تێگەی چکە شتەکە ئێشتا بڵاو نەبوو بۆوانێ من حەزم نەکرد بڵاوی کەم وەکو پێم وتی لەبەرەوەی ئەموو باتخوا عەزێتی خەڵق نێم وەڵڵا حەمد و سەنا بۆ ئەو خواگیانە ئەرە وەڵا ئەمە فەزلی ئەو ئیشە جوانانەیە کە کردومانەیە ئێمە بەڕاستی چونکە ئێمە موڵکی میلەتین ئێمە ئیشمان بۆ میلەت کردو ئێ میلەتیش دانیشتۆ لە چاوی شاشەکانەوە سەیری ئەمەی کردو ئێستا پێی ناخۆشە ئێمە نەخۆش بینە ئێمە بڕۆینە جێی حەقی خۆمان بەڵامەوەی تر خوای ڕەب العالەمین مادەم دروستیشی کردوین و ئەبێ بژمرین و نەخۆشیش کەوین و بەڵام من یەک عادەتم هەیە چکە ئەمەنە نەخۆشم دەمێ ساڵە حەز ناکەم ئەوە نەخەڵق ماندووکەم بە خۆموانێ هەموو جارێ برادەرانم لە فەیسبوک نەرمین گیان هەواڵت چۆنە ئەرێ سەحەتت چۆنە ئەوە بۆ من نییە بەخوا تەلەفۆنی برادەرێک هەواڵپرسینی برادەرێ بە مۆبایلەکەم گەورەترین سەروەریە بۆ من بەخواوە لەسەرەوە قسە خۆشەی تۆیە کەواڵی من برام بۆ تاران عملیاتی پشتم کرا مام جەلال خوا عەفوی کا لەگەڵ دادایان ناردمیان لەسەر حسابی ئەوان عملیاتەکەیان بۆ کردم. وەڵای تر دوایی مام جەلال بە دکتۆرەکەی وتبوو تو خوا عملیاتێکی وای بۆ بکە دەمی لە ئیژ نەکەوێ بۆی بەرنامەکە هەر بەردەوام بێ ئیشەڵڵا ئەم جارە ژەگەر خوا یار بێ ئیشەڵڵا هەڵسمەوانێ من ئەو کەناڵی خۆمە
تێگەی هەتا ئەمرم بچووکی کەناڵی کورسا دەکەم ڕێز و حرمەتم لێرە بۆ دادە شانازگیان کە ئەوە بە تەنگمانەوە بۆ هەمیشە کۆی کردووی نەتەوانێ هەمیشە بە خەممانەوە بۆ دادە شانازگیان ئێستا لە جێدا دەهێرۆیە ینی بەڕاستی کەناڵێکی زۆر جوانە یاخوا هەر بەردەوام بێ یاخوا هەر هەبێ ئەم لێرە شەو بابیرم نەچێت چاوی کاکە دێرینجیان ماجەکەم کە زۆر بە تەنگمەوەیە زۆر بە خەممەوەیە یعنی هەر لێرەوە هەتا ئەوێت چاوە جوانەکانی ماجەکەم و یا ڕەبی هەمیشە مدیرێکی سەرکەوتوو بێ بۆ کورسات.